باشە ینی کاک محەممەد باواز لە جدیاتەکەش بێرن ینی ئەمڕۆ مالکی زەرری کردو و قەرە خەرمان و ساوەرەی گوڵەخانەی لە دەست داوە چونکە هەرکەس یەت ئەوێ باسی یەکات. بەڵێ وەڵای ئەمە تەبەن وەکو باسم کرد ماڵی ئێمە ماڵی هەموو تاکێکی خەڵکی ئەم کوردستانەیە و می هەڵەبجێ و هی میوانەکانە کە ڕووەکەنە کوردستان باوەڕ ناکەم پەکی بکرد نانەکە بەوە پێشمەرگە لەو ینی مالکی نانی خەڵکی بڕێوەکو خەڵگەڵێن بەس ئەمڕۆ یانی ئێوە نانتانەدا بە و هەرچەنە ڕسقی خەڵکی بڕی بەڵام ئەمڕۆ ڕسقی خۆشی بڕێەوە ئێسە و نانە بۆ کێماوەتەوە ئەبێتە نسیبی کێ. نەرە بە تاکیدەوە ئەوە براداری ڕاگەاندن لێرن لە خزمەتیانین و هەموو ئەوانەی کە لێرن و ئەو میوانانەی کە لێرن ئێمە لە خزمەتیانە بین و ئێمە مشکلە نییە یەکێک میزانەی کوردستانە بڕێ و یەکێک نەو دەفرۆشیە و یەکێک دادانم تەنکەریەیە و ئێمە مهم میوانەکان پێشوازیەکەین. دەی ماڵەکە هەراوەدان بێت کاک محەممەد بیستمانەکە هەمیشە ماڵی ئێوە کراوە بۆەوە میوانێکی زۆر هەمیشە هاتوونەتەوێ ئاگدارین